توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە وڵاتەکەمان و بە دیاریکراوی لە سنووری پارێزگای سلێمانیدا کاریگەریکی زۆر خراپی بۆ هاوڵاتیان هەیە و من ئێستا لە زانیاری کۆکردنەوەی بەردەوامم و هەموو ئەو شوێن و ناوانم لایە و ناوی ئەو گروپ و دەستە و تاقمانشم لایە و لە کاتی زانیاری کۆکردنەوە تووشی ڕوبەڕووبنەوە بەریەکەوتنیش لەگەڵ یەکێک لەو گروپانە بوومەوە بۆەوەی کە من ئەم کارە قێزەون و نایاسایە کە بەرژەوەندی کۆمەڵێ خەڵکی نامەسوول و چاوچنۆک ژیانی هەر هەمومان خاتە ژێر پرسیارەوە بەڵگەیشم بۆ ئەم قسانە نەخۆشخانەی هیوا کە جیاوازتر لە پارێزگاکانی تری عێراق و هەرێمیش کە ڕۆژانە هاوڕاتێکی زۆر تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن و ئەم کاری تێکەڵکردنی بەنزینە بەداخەوە خەڵکانێک پێ هەڵدەسن کە هیچ شارەزاوی هیچ پسپۆرێکیان نییە و بە عەشوایی بەلابەلایی و ئەو شوێنانش کە ئەو کارە دەکەن هەمویان نایاساین بەڕەشوە و بەرتیل ئەو شوێنانیان داگیر کردووە پێویستە داواکاری گشتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارێزگاری سلێمانی بێدەنگ نەبن لەسەر ئەم کارە نامرۆڤانە تەندروستە کە هەمومان باجەکەی دەدەین و من هەموو لایەک دڵیانەکەمەوە ناو و گروپ و شوێن و هەموو عینەکانم لایە بە کتابێک ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەم بۆی ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسە چاوچنۆک و نامەسوولانە بگرینە بەر. نا من وەکو ئەندامێکی ئەنجومەن ئەمەم کردووە عەفومکەی وەکو ئەندامێکی ئەنجومەن ئەمەم کردووە لە ئایندا لەبەرەوەی ناوەکان زۆرن گروپەکان زۆرن شوێنەکان زۆرن من ئەمەی کە لامە ئەمە وەکو نمونەیەک لە کۆمەڵێ کۆگا کۆم کردوێتەوە بەڵام لە چەندین کۆگایانە تووشی ڕوبەڕووبنەوە پەلاماردان بوون تووشی تەهدید و چاوسورکردنەوە بوون کە ئەگەر من باسی ئەمە بکەم ئەوە ژیانم لە ناوچێ من باکم نییە زۆر بێم نەتم هەموو لایەک ئاگادارەکەمەوە لە پێناو بەرژەوەندی و تەندروستی هاوڕاتیانی پارێزگاکەمانە لە هیچ کەسی قبول ناکەین و هەموو ڕێگایەکی یاسایی ئەگرینە بەر من لەگەڵ بەسپاسەوە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەن قسەم کردو ئامادەیان تایە هەموو ڕێگایەک بکرینە بەر تاوەکو لای ئەنجومەنی وەزیرانی حکوومەتیان لەناو شاری سلێمانی بەڵێ ئەمە لە دەسەڵاتی پارێزگاری سلێمانیا هەیە کامانە ڕاگەرێت ئەگەر لە دەسەڵاتی پارێزگاری سلێمانیا هەیە کەواتە جەناب پیشتە زانیاریەکان پاڵم بۆ پارێزگاری ئیجراتێک ناکات بەداخەوە ئەوە لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە زیاتر داخل دەکرێت و ئەم مادانە وەکو ئاماژەم پێدا هەم وەزارەتی تەندروستی و هەم سامانە توریستەکان بۆ ئەو کۆمپانیانە ڕێگەیاندا ئەوی 105 داخل بە مادەکە بکرێت کە مەسفایان هەبێت بەڵام لەم کۆگا و ئەمبارانی کە ناو شاری سلێمانیا هەن هەمویان شوێنی نایاساین و خەڵکانێک پسپۆر ناشارەزاییان هەیە کە ئەماکەن مەسەلەن چۆن ئێستا من و تۆ دوو مادەینکە من کە ئەم بەدەڵەچوونم کرد قەناعەتانە بێت تووشی تەنگە نەفەسی بووم لەبەرەوەی بەڵگەیشم بۆ ئەم قسەم ئەمە هەرسێکی بەنزینە بەڵام هەرێکیان ڕەنگێکن ئەوە لەبەرەوەی هیچ کوالێتێکی تیان نییە هەر کەسی بۆ خۆیەتی من هیوادارم پارێزگاری سلێمانی داواکاری گشتی هەموو لایەک بێنە سەر خەت لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان لەبەر تەندروستی هەموو لایەکمان ناکرێت کۆمەڵێک گروپ و بەرپرسی نامەسئول لەبەر بەرژەوەندی و دەوڵەمەندبوونی خۆیان ژیانی هەمومان خەنە ژێر پرسیارەوە وچەند پاڵاوگەی نایاسایی لە سنووری سلێمانی هەیە بەکاری نەم شێوەیە بکەنەوەی کە تۆ بەداداشون ئەوەی لە تانجەر و ئەگوزارێت ئەوە پاڵاوگە نیە ئەوە خەزانێکی لابەلایە کۆمەڵێ دەستە و تاقم بە برادەری و بەڕەشوە بەداخەوە لە ژنەکانی قایم قامێت یا شارەوانی سلێمانی بەڕەشوە ڕێگەی ئەوانە دیراوە ئەگینا هیچ شوێنێکیان یاسایی نین هیچ شوێنێکیان مۆڵەتی فەرمیان وەرنەگردووە ئەبێ حکوومەت لە زووترین کاتە لەبەر بەرژەوەندی هەمومان لەبەرەوەی نەخۆشخانەی هیوا باشترین دیاردەیە بۆ هەمومان کە جیاوازتر لە پارێزەکانی تر بەداخەوە لە ناو سنتەری شاری سلێمانی و هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕینە ئێستا ئەو سایانوت خەڵکانێک مەسەلەن بە وراثە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون بەڵام ئێستا شێرپەنجە لە سلێمانیا بۆتە دیاردەیەکی باو و زۆر نۆرماڵە و حکوومەتی وەکو پێویست ئیجراعات نەکات من هیوادارم هەموو لایەک بێنە سەر خەت لەبەر بەرژەوەندی خەڵک ئەم مەوزوعە و ئەم دیاردەیە قەدەغە بکرێت